ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. ئەم کاتتان بەخێر جۆگرانی بەرنامەی ڕادیۆیی بەشی کوردی دەنگی ئەمریکا کە هاوکات لەسەر سەتەلایتیش بڵاو دەبێتەوە. گەڕی دووهەمی گفتوگۆکانی ژنێوی 2 بە ناوبژی ڕاستپێراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئاشتی لە سووریا لەخدەر براهیمی بەردەوامە هەرچەندە سێشەممە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا بەڕێز براهیمی گوتیشی کە گفتوگۆکانی ئاشتی بە تەقیوی ماونەتەوە و لە هەماندەم هەر سێشەممە نەتەوە یەکگرتووەکانیش نیگەرانی خۆی دەربڕی سەبارەت بە ئەوەی کە دایان پیاوی سووریا کە گیرا بوون بۆ سوال و جواب لە کاتی گواستنەوەی مەدەنیان لە شاری گەمارودراوی هۆمس و لە هەماندەم کاربەدەستێکی رووسیاش دەڵێتن پرۆژە بڕیارێکی کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانە سەبارەت بە یارمەتی مرۆڤی بۆیە داڕشتراوە بیانوەیەکە بۆ خۆتێوەردانی لەشکری و رووسیا بڕیاری وە ئەو شێوەیە ڤیتۆ دەکات. بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەم پرۆسەی ئاڵۆزی گفتوگۆکانی ژنێڤ داوامان لە دوو بەڕێز کردۆ لەگەڵمان دابن. دکتۆر کەمال سیدۆ بەرپرسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ڕێکخراوی گەلانی ژێرهەڕەشە و هەروەها ڕێزدار ئیبراهیم برۆ ئەندامی شاندی ئۆپۆزیسیۆنی سووریا کە ئێستا بەشدارە لە گفتوگۆکان. بەڕێز برۆ هەروەها سکرتێری پارتی یەکێتی کوردە. دکتۆر کەمال سیدۆ بەخێرهاتنت دەکەم بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. ڕۆژ باش ماتەوەخان زۆر سوپاس سلااوش بوو کەکە ئیبراهیمجی. بەڵێ بەرز ئیبراهیم برۆ جەنابیشت زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. سپاس سلااو ڕێز بۆ وەش بۆ هەموو گوهدارێن وەش بۆ دکتۆر کەمال سیدۆ. بەڵێ بەڕێز ئیبراهیم برۆ لە لای جەنابەت دەمێنمەوە. دیارە بە پێی لەخدەر براهیمی دوێنێ جیاوازیەک هەبوو لەوەی کە چ بایەخی پێ بدرێتن ئۆپۆزیسیۆن گواستنەوە بایەخی بە گواستنەوەی سیاسی دەداتن لە لایەگەر شاندەکانی ڕژێم داوا دەکەن کە لەسەر تونند و تیژی باز بکرێت و هەروە مەسلەی کە بخۆیان دەڵەن تێرۆریزم. ئەمڕۆ لە چ قۆناغێکدا بوو ناو گفتوگۆیانە؟ بله ایرو کۆبوون چێبوو لە ناوبەرە شاندا ڕێژیم شاندا ئۆپۆزیسیۆنی ده حەزر بوونا براهیمی و شاندا ڕێژیم گەلێکی نەرازی بوو گوت براهیمی چەندێ خوا لەسەرمە زۆر دادخینێ ئەخدەر براهیمی 4 خاڵ داخستە بوون ji بۆی دەرات دواژ دەمستەندنێن جنێفێ قالایەکەی ji بۆ بەسکردنا شەر بوو و ji بۆ سەرداندنا ترۆریستیە بوو یا دواژ بۆ ئاواکردنا حکومی ڤەگەهستن یا دەمکی ژربێ هەیئەت الحکم الانتقالی یا سیاژی ji بۆ دەستگەهێن دەولەتێ ناوبەرە ماینێ و گوهرتنێ دێ ئەوەی بمینن یان وی بێن گوهرتن خاڵە چارێژی ji بۆ کنگرێکی نیشتمانی ji بۆ تەواهی سووری بوو. رژیمێ ئەو لیستا کارێک براهیم پێشکەش کرد بوو تەودە قبول نەکرد و گوت ئێمە ئەم تەنێ یەک خاڵێ ئەم لەسەر باخەون سەر تنەکردنا کارێ ترۆری شاندا ئۆپۆزیسیۆنی تەوی تەحەفوزا خوا لەسەر خاڵێن vêgerdانîn lê dawiyê qebûl kirin got heger ji bo vê heftiyê be ev lîstehanî em qebûl dikin ge em li ser bimeşin û ji ber wilo jî doh şanda opozîsyonê raporê xwe ji bo şerê gidhundirê Sûrî dibin û kuştina dibe û karê Tirkî dibe hatin xwandin îro jî daxuyaniya a siyasî a prensîbê bingehî ji bo pêşeroja Sûrî daxuya kirin û xwand lê jîn gelekî etiraf kirin û gelekî aciz bûn. بەڵێ کاک ئیبراهیم داوای لێبوردن لە جەنابەت دەکەم لەبەرەوەی بە هەر هۆیەک بێتن گوێم لێ نەبوو جەنابەت کە کوتت ڕژێم تەنها لەسەر یەک خاڵ کۆک بوو دەکرێت جەنابەت جارێکی دی بۆم دووبارەکەیەوە ئەم خاڵە چ بوو؟ ji bo tinebûna karê terorîstî li Sûriyê rejîm tenê vê nerînê binare dibêje divê terorîst li Sûriyê nemîne û divê ev meselê şer û kuştinê çareser bibe heta dawiyê dûr em karibin xalek din biaxirin ser.
بەڵێ بەڕێز ئیبراهیم برۆ دەکرێت جەنابەت باسی ئەو داخوێنانش بکەی کە ئۆپۆزیسیۆن ینی زۆر بە کورتی بۆمان باس بکەی چه هەڵوێستێکی نواندۆ لەو بڵاوکراوەدا. بري إيرو أوبوزيسيوني أو بيانا مبادئ أساسية برنسيبي بنجهي جبو سوريا داني بيستار خالتي لبون بيش روجا سوريا دي أو تشاوى سوريا دستورك ديمقراطي دستورك توافقي ديني تشاوى حمو خلق هندري سوريا عرب كرد سريان تركمان أو تشاوى بجين توافقات أو تشاوى سوريا بيش روجا آوا بكن وتشاوى دزگهی دولتی بردوام بکن حمو تشتین قد پیش روجا سوریه ده بیانک سیاسی ایرو پیشکش کردن بری دو روجا پیشکش کردن ابراهیمی ره ایرو جی ما به شکل برنگ که رسمی هات خواندن و بو یکش وسائق کنگره جنیفی. بله برز برایم برو چونچه اما ناو کۆبوونەوەکانی پێن خۆش بوو جەنابەت وامان بۆ باسکەی کە ئێمەش تێبگەین لە کۆبوونەوە کە شێوازی بەڕێوەبردنەکە چۆنە هێندێک جار دەگوترێتن کە شاندی حکوومەتی سووریا بێڕێزی بە ئۆپۆزیسیۆن دەکەن ینی ئەوڕۆ کەشەکە چۆن بوو وە بەڕێز براهیمی چ دەڵێتن ینی کە چۆن کاردانەوەی هەیە ئایا ناوبژی کارێکی باشە ئایا تەنها جۆ دەگرێتن پێشنیاز دەکات ینی بە شێوەیەک کۆبوونەوەکان بەڕێوە دەبات ئایا ئێوە ڕازینە یان نا؟ إيرو يعني إما أمثالن جريجين تشتم خراب بيجو قوتني نباش درباري شاندا أوفيسيوني بيجو وما أفتش أخضر إبراهيمي رقود ناي قبول كرين جريجين بفيرانجي هاندا آخر بمره لبراستي إيرو ريجيمي أخضر إبراهيمي خوشي قلت يحادث كر جبر يعني ريجيم دخوازي كي أخضر إبراهيمي وقت خوازي ويب ماشي نوك كسكي كي دنابرا حرب وشانداد دانستان دنيتي. بله دکتۆر کەمال سەیدۆ فەرمو گوێر لێ ڕاگربووین چ تێبینیت هەیە و چۆن دەکرێتن لایەنێکی بە تایبەتی لایەنی ڕژێم ینی هێندێک شتی تایبەتی کە ئۆپۆزیسیۆن دەیە هەر بە هیچ شێوە پێی ڕازینی قوبوڵیان نییە هیچ ئومێدێک بەم جۆرە وتوێژانە دەکرێت یاننا ینی ئایا چاوەڕوانیەکان دەبێت زۆر بن لە وتوێژانە یان هەر چاوەڕوانیەکان کەمن لە پێشوەچوون لە وتوێژانە؟ معتبر خان زۆر سپاس دەستپێکی ئەس سەرکەفتنی دخوازم ji bo endamên Kurd ku niha li Cenêfê di hevdîtina da di danûstandina da beşdarin ji bo Keke İbrahim ji bo Mamoste Hamîd Abdulhekîm Beşar Kek Kemiran ji bo wan hemû serkeftinê dixwazim bi rastî karekî zehmet el aliyekî şanda rejîma Beşîya dîktatûrî li aliyê din ائتلافك كو ده رژیم بعثی قطیانه به هیچ شێوایەکی رفتارا وان گوتارا وانی سیاسی هەلبەتە ذکارم ئاشکارە بێژم بەلکی کەک ئیبراهیم نکارە بێ وسا ئەجبەر کو مەسایلên دیپلۆماسی سیاسیانە لێ ئەز وەک مرۆڤێکی کو پشتگیریە خەڵکی کورد و خەڵکین سووریا دکم تایبەتی کەمینەیەن ئۆلی و نەتەوەیی ئەدکارم ئاشکارە بێژم کو رفتارا رژیم بعثی لگل رفتارا ائتلاف سوری گلکی جهفده نجدایه خطابك عروبي خطابك قومي خطابك إسلامي أو تاني لسر دسالات شري هفده دكن لوما باري أو كرد ما كون هال جنيف جلكي باركي جرانا دفي أم بشجريا وام بكن هيفيا ماجي جوانا أو كو وقت دليرا بن وركيب وان رهبه دستي خال سر ما سيخن جبركو مسائل كو 40 سال السوري هاتن تأجيل كرن نين تأجيل كرن خلقي ما البندا ما في خويا إيروجي نتني البندا ما في خويا البندا ويا كو کشتن سربرین رواندن راوسته خلک ما برچیه دوی مسائل انسانی بین بحث کرن لوما اثر کفتن جوانت غازم و براستی جی دلی من بوان دشاوته از هیوی ناکم کو تشتن مزن جنیف در بکوین لی به هر شیوایی که مروف دوی پشگیریا جنیف بکش بر کوریا که دنتونه ریال سر عرده هر دو آلیان جرباندن 130,000 انسان هات کشتن سدی هفته بن آغایا آبوریا سوری هات ویران کرن لوما دوی هفدیتن بردوام بکن لهویا ما او کو کسین کرد کو نهال ورن ببراین خوی دن را به پایا دیرا یک سر عرده تشتن دن دکن تکون تکلیه
افکاری هفته بکن بکیمانی دمست پرسین هومانیتیر دا د پرسین آلیکاریا خلکی بهفدورا کار بکن تماشا بکن لحمس حرد و آلیکاریا هفته دکن جبو کو کسین کو دور پیچکری جناب حمسه در بخن چما جی کرد من نکارن بهفدورا کار بکن کو انبار عفرینی هنکی سفک بکن کو بانه و قامشلو کو خلکی ما برچیه نان و آب و درمانتونه هیویا من سرکفتنه لهیویا من هفکاریا کردانه بهفدورا. بله جۆگرانی بەڕێز جوتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە و ڕاستەوخۆ بەرنمەیە بڵاو دەبێتەوە ئێوەی بەڕێزیش دەتوانێت بەشداری لەو بەرنمەیە بکەن بە ژمارە تەلەفۆنی 1 619 3062 میوانەکان ڕێزدار ئیبراهیم برۆ ئەندامی شاندی ئۆپۆزیسیۆنی سووریا لە گەڕی دووهەمی گفتوگۆکانی ژنێڤ کە ئێستا بەڕێوە دەچن بەڕێز برۆ هەروەها سکرتێری پارتی یەکێتی کووردە و هەروەها دکتۆر کەماڵ سیدۆ بەرپرسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ڕێکخراوی گەلانی ژێر هەڕەشە. ئێستا داوامان کردووە کە بەڕێز هۆزان ئەفرینی ڕۆژنامەوانی کورد سووریا دەگەڵماندا بێتن کاک هۆزانم کاتت باش. ئەم کاتە باش هەر بژی. کاک هۆزان پێم خۆش بوو جەنابەت لێکدانەوە دیار بوو جوێتان لە قسەکانی بەڕێز ئیبراهیم برۆ بوو هەروە دکتۆر کەماڵ سەیدۆ چاوەڕوانەکانی ئێوە لەو گفتوگویانە چیەوە ئێوە گفتوگویانە چۆن دەبینن؟ لە ڕاستی باشەکاندا هەموو لە پێناوی ئاشتی لە پێناوی ڕاوستاندنی شەڕ و تێکدان لە خزمەتی مرۆڤ شتێکی باشە وەکو دکتۆر کەماڵی باسی کرد بەڵام من وەکو چاودێرێک وەکو ڕۆژنامەنووسێک هیچ بڕوام بە هەردوو لایەن نییە لەبەر ئەوەی ئەمن هەردوو لایەن کاتی خۆ باشی بوون هەردووکیان لە یەکتر خراپترن هەردووکیان قەتلی عام کردوونە هەردووکیان لە دژی گەلی کورد قەتلی عام کردوونە لە دژی خۆیان لە دژی میلەتەکانی دیکە لە سووریا قەتلی عامیان کردوونە ئەوانەیە کە ئێستا معارەزەنە ئێستا لە بەرامبەری ڕژیم لە بەحشی مەسەلەی قەتلی عام و کۆمکۆژیەکان دەکەن خۆیان بەشدار بوون و خۆیان ئەو بریانە دابوون لە دژی ئەو کۆمکۆژیانە لە دوای ئەوە کە چەند نەهێک چەند مانگێک دێبەرە بە ئستیقاڵی خۆیان دەکەن و ئەڵێن ئێمە بوون بە شۆڕشگەر و لە شەو ڕۆژێکدا کە کاتی خۆ 30 ساڵە بەحشی بوون کۆمکۆژی کردوونە ئێستا لە شەو ڕۆژێکدا بن بە شۆڕشگەر و جەماعەتی خۆمانیش بەڕێزانی خۆمان وەکو لایەنی کوردی ئەچەن سیقەیە باوان دەکەن و لەژێر چاودێری ئەوان و لەژێر سیبەری ئەوان دانشن و بەدڵنیایی ئەمە غەڵەتێکی گەورەیە کە لایەنی کوردی سیقە بەمان بکە باشە کاک هۆزان بەڕێز هۆزان ئەفرینی نابێت سیقە بەمان بکە یعنی نەدەم لایەنی کوردی چۆن سیقە بەمان دەکە ئەوە جێگەی داخە. باشە بەڕێز هۆزان ئەفرینی من پرسیارێک لە جەنابەت دەکەم یعنی چ گرفتێکەیە کە لایەنەکانی ئەو شەڕەی کە نزیک بە 3 ساڵە ئەو هەمە کەسە کوژرا ئەو هەمە کەسە بە میلیۆنان خەڵک ئاوارە بوونە یعنی چ زیانێک هەیە کە دانیشن ینی دەرفەتێک بە گفتوگۆ بدرێتن کە بگوترێتن دەرفەتمانیش بە گفتوگۆ داوە بەڵام دیسانیش نەمانتوانیەوە بە هیچ چارەسەرێک بگەین. کاک هۆزان ئەتوو چ دەڵێ لەوبارە زۆر بە کوردی تکە فەرموو. زۆر ئەزانێ منوتم لەگەڵ گفتوگۆ بەڵام بەو شێوەیە نام ئەم گفتوگۆ بەو شێوەیە ئەبێ لایەنی کوردی ئەبێ هەردوو لایەنی کوردی ئەوە لایەنی کوردی هەر خۆی نەچووە ئەبێ شەرت بگوتن ئێمە هەردوو ئەنجومەنانە ئەبێ پێکەوە بچن هەردوو ئەنجومان یعنی بێ ئەنجومەن نابێت لەوانەیە ئێستا کاک ئیبراهیم برۆ بڵێ وەڵا هی کاتی خۆ لە هەولێر ئێمە وایەمان کردووە من سیقەم بەوەش نییە من سیقەم بەوەیە کە ئەبێ بەسەری باڵای کورد بيك شاندا بچونا بجداري او بنا بو او بتولي بنا لقال الرجيم ولقال الرجيم قبلناوي معارضه لقال هاد الرجيم كان دانا سند كان بو ما في قال لكم بي ما في قال لكم هيك شارة تاريخ ومن خمس سقم 100 بن جنيوا وانجامي جنيا اما تناوك ودرجي بنج ايام بخلتي سوري وكرد بو اوي بو اسن يعني استش مسألة كوتيا مسألة قامشتو مزانم كونكوجيا كان نسر ميسكان نسي قام بوشنيا ناكن شتكوانيا تمام مسألة قامشتو بو اوي ليالي كردي بنج بكن هذا اوي بو اوي رخنية من لسر كاكي ابراهيم بالروح عبد الحميد اونا نمينة اوي مسألة كي اون اما بيانك رجيم السوري او معارضة حاضر كتنا وبلان بداخوا
كساني وكو كاك ابراهيم برو امان من دون من يلقى الامانه يعني بلان بداخه انا ناتو انا شارع سريكي بكنو هيش بايز مين هيز لذاتي اوان دانينا لبدا اوان دور اللي فايده اوان دور اللي ما تجيش قال لي رجاوي كردستان اوان دور اللي بلاتي كل رجاوي كردستان باشا زور سپاسی جناب دەکەم كاكوزان فوتانا هيش هذه كيمياء كافتو انا بشتكي فرض اكثر واقع بكن باشە زۆر مەمنونی جەنابتم ڕۆژنامەوان هۆزان ئەفرینی بەڕێز ئیبراهیم ڕوو دیارە ڕەخنەکە ئاراستی ئێوەیە و کەسانەی وەکو ئێوە لایەنی کوردی بەشداریتان لە کۆنفرانسەکە کردووە بۆ جەنابتان چەندە سەختە بۆ خۆتان دەبینن تەنها ئۆپۆزیسیۆن و ڕژێمی سووریا ناتوان بگەنە ڕێکەوتنێک ئێستا ئێوە کوردەکانیش لە نێو ئۆپۆزیسیۆن چەندە هەست بەوە دەکەن کە ئایاسن بایق بە مەسەلەی کورد دەدرێ یعنی چ لەلاتان گرنگە یعنی ئێوە بەتەمان چ دەستکەوتێکتان دەستکەوێتن لەو گفتوگویانە وەکو کورد براستيجي إما وك انجمانا اجتماعي كردي اتفاقك لقل اوبوزيسيون سوري هي از وك كاك هوزان باش تزانن قلت في اوبوزيوني بري اوجي بشك ريجيم بون لي تجاري ام كرد مكارن قد دور بخن يان بري ام ريجيم ربن يان ام اوبوزيون ربن إما وكرد ما اتفاقك لقل اوبوزيسيوني كريه حمو ما في ملتي كرد دوي اتفاقي دي زلال دي بلكي يكمين جاري بتاريخها كردادي ام دكارن بشتي كردستان باشور بكردستان سوريا دي ام كارن باوبوزيسيوني بتغييره وثيقات توقيع بكن ما في قال كرد قشتي ديار وإيرو بالنافي اوبوزيسيون سوري بالنافي اوبوزيسيون سوري تشتكي قالك مازني وقت ام كرد بشجونا إيروش وثيقة ما في خواندن دخنفري جنيفا دودي يعني اف سركفتنك مازنج ملاتي كردري وقت ام بيجن حمو خلقين سوري بعرب وكرد وتركماني اخوة كارفن شهر سريع كيف كان جبور وشا سوري بنمازه وك او اتفاقا قدنا برا انجمانا اجتماعي كردي وهماهنجيا سوري دتشيبويه او تشتكي بيجم قاعدة قلقي باشي لآلية دن شبوي نابرا ما وبرادري ما انجمانا قلقيا روجافاي كردستاني او تشتكي زلالي ما لهوليري بيستوسي حيبا دوازدا اتفاق الكربو قتيج ما آماده ببدي جنيفي دي تمثيل حردو انجمانا دكي لبرادرة خوشيذا كشاندن وانا هاشي ما امديننج او برادري ما بين وتبلي شاندي ببن وببن شريك بمره جبرت ما ترسينك مي مزن هي إيرو يعني هنك بنالي كردا كاركي بكن وتي تشتكي كردي لسرتنا به يعني او ترسى مي مزنه وإيرو معارضة ونظام حردو جيما برادري مي انجمانا قاليا رجعباي كردستاني تهديد بكن انه واهني يقل سر عرضي ويقل عرض دستيوان داني وتتشتكيش كردارو صيغتها كردي يعني نافي كردستان سوري يعني نافي مناطقي كردي تشتكي بناف ناكن او هنكي مديشين ام بهيفين جهبالي ما لخوذقرن ودكاربن اوشي بمرة درباز بدن بنافي كردا ام كاربن تشتكي سركفتنا كي زي محفلات دوليد بكن بله دكتور كمال سيدو درفتيش بو جناب الدرخسانين بلام هيوا دارم درهنري برنامه بومان لداتم قسەکانی لەخدەر براهیمی کە دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی کردی پێم خۆش بۆ قسانمان جۆ لەبێت دوادینەوە لای جەنابەت. باش سەرچاو. I'm not sure whether I can impose an agenda on people who don't want to, how can you put a gun on their heads? It is their country. This is a huge responsibility they have. They come here at the initiative of Russia and America with the support. دیارە لەخدەر براهیمی دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی کە بە پێی لیسا شلاینی دەنجی ئەمریکا زۆر ماندوو دەهاتە بەرچاو دەڵێتن من یعنی نازانم دڵنیانیمە لەوەی کە بتوانم بەرنمەیەکی کار بەسەر ئەو خەڵکەدا داستە پێنم کە نان هەوێتن ئایا وەکو دەڵان ینی دەماتیان لەسەر سەر ڕادەگری ئەمە وڵاتی خۆیانە بەرپرسیارەتێکی گەورەیە و دەست پێشخەری رووسیا بوو بە بە هاوکاری ئەمریکا تەواوی جیهانیش بە خەڵکی سووریا ڕووی دەوان کردووە
بەڕێز کەماڵ سەیدۆ هەنگاوی دوایی چییە؟ ینی تەنها ناوبژیکردن لە نێوان لایەنەکان دانیشی بەسە، ینی چ جۆرە گوشارێک دەخرێتە سەر؟ دەبی زمینەیەکی هاوبەش هەبێ دیدی لە هەر گفتوگویەک زمینەیەکی هاوبەش دەبی بدۆزرێتەوە هەتا گفتوگۆکان سەرکەون. معتبر خان ام افجي بدبختيا مسألة سورية اف حردو عليك وبهفدورا شردكن زمينه كفبش ناف هفدا نابينن لو ما جي ادوي باوري دما او 3 سال ام بس بحثا في مسألة دكن مسألة قلق دجوارة قلق زحمة بناغيه كفبش ناف حردو عليا لتنا ريجيم بهر شوية كي دخوازي دا صلاة خو بباريزي نتنج بري دا صلاة دخوازنا مترسين ريجيمي هن ام بخوازن نخوازن ريجيم نوينرتيا علوية 3 مليون علوي دكي بشك مزنج فلهن سوريا دروزين سوريا بشجريا ريجيمي دكن او كشتاري دترسن ائتلافا وطنية اجتماعي يا سوريجي تشتيوان لسر عردتنا هيزن كو لسر عرده هنا ين چكدار ين كو چك دستيوان هنا هيزن اسلامينا اشكرا بحثا شريعة دكن اشكرا بحثا كشتن وسربرينا علوية فرس المجوس الدروز والكفرة كفار الأكراد بحثا وتشتي دكن ائتلافا اجتماعي جي نكاري وان بباريزي امريكا جي نحاضرة هيزن خوابني بشيني سوريج بوكو خلقي بباريزي مسألة السرفي شهر السرفي يكيتي كرن لوما بناغايا كهف باشتنا دوي قلق جارا من نفيسان ديجي لوما از هيفي دكم كو براين مين كورد دوست مين كورد كو نهال جنيف ببن نافبج يعني ببن طرفا السيد نافبرا ريجيما بعثي و ائتلافا اسلامية عروبية از اشكرا نافلوان بكن لور رولك بريزن وان نيزيكي هفده بكن جبركو شر وان شر الشيعة والسنية تمام نابه جوان ربيجن كاكو كاورن ام دخوازن سوريا كي ببارزن سوريا كديمقراط برنگ جالية نتوائي وجالية اوليفا دوي اف ارمانجا كردان به جالية دن از حردو بريزان جي نهار رخنا دكم هم كاكي هوزان كو بتلفوني بجدار بيه هم جي كاك ابراهيم كاكي هوزان دبيجي نزانم جنيف ونزام شفت راست عم دزانم جنيف هيفيه متيتننا ليريا كدنتنا كاكي ابراهيم جي دبيجي نزام بيادي بس نبويا نظام حردو عالي شاشتيا دكن جي كرما خوا ام رجا دكن ام دستي وماج دكن تيكفن تيكليا برجواندين خاين حزبي تنگ بردن بهفدورا بدن بسنن بدزي بهفدورا بدن بسينج كوكو دنگي و خورد ببي كاري كون جنيفه دكن ام بشگريا وبكن كاري كو سر عردتي كرن هون بشگريا وان بكن ام جيل اوروبا وكري خصنين ما فين مروفان بشگريا و حردو عالي ام بكن مسألة براكتيك دا ام بشگريا وبكن بهفدورا باغفن شري هفدون نكن سبا ريجيم وائتلافا عروبية إسلامية ريجيما ديكتاتوري وبهفدرا اتفاق بكن ونه الميداني بمين تشتك بدسما ناكافي وباري جران ديسا بسر ملي كردان بله بداخوا دکتۆر کەماڵ ڕێزدار ئیبراهیم بڕۆ لەگەڵماندانە ماوە پەیوەندەکەمان تەواو بوو هێندەشمان نەماوە پێم خۆش بوو زیاتر کاتیش بۆ جەنابەت هەبێ. بەڕێز کەماڵ سەیدۆ زۆر جاران باسی جەنابەت مەسەلەی علەویەکانت کردووە بەسەلەی تونڕەوی کردووە من بەحساکەم تا ڕۆژی ئاخر. بەڵام دکتۆر کەماڵ سەیدۆ وەزعی سووریا وای لاتوە هەمووی لە ڕوانگەی سیاسەتەوە دەڕواندرێتە وەزعی سووریا لە باتی بارەکە دروست بکرێتن. بۆ نمونە با پێتان بڵم سبەینێ لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێشبینی کراوە کە بەفرەکی زۆر بێت و پێشبینیەوە دەکرێت ملیۆنە کەس کارەبایان نەبێتن. من وە کەسانی دیکە نیگەرانی ئەوەینە کە چۆن کارەبانەبی بتوانین ڕۆژێکی ئاسایی بەسەر ببین. ئەی خەڵک ئەدی گەلی سووریا چ بکات؟ نزیکەی 3 ساڵە دەنێو سیاسەتدا ماونەتەوە هەموو بوونەتە فیدای ئەوەی کە لە بەرژەوەندی چێتە چ بکەن چ نەکەن هەر هەنگاوێک دەندرێ دوو هەنگاو بۆ پاشەوە دەندرێ ئەگەر وا بکەین وا دەبێ ئەگەر وا بکەین هێشتا هیچ نەکراوە. ئەوەی لە لای خەڵکی سووریا گرنگە بگەڕێنەوە سەرجێ و ڕێی خۆیان سەلامەت بن گیانیان پاراستراو بیتن. ینی کوتم هەتا کەی کۆمەلگای نێونەتەوایی دەتوانێتن چاودەوە ببڕێتن کە باری سووریا بەو شێوەی کە دەیبینین هەر بە پێشەوە بچیت. معتبر خان کۆمەلگایان ناودەوڵەتی دکارن یەکسەر چەکان ji ser herd û aliyan bibirê. Rûsya dikarê çekan ji ser rejîmê bibirê alîkariya rejîmê neke, îran neke.
امریکا ولاتن روجاوا سعودی قطر عربستان سعودی پرا و چاکان جسر اپوزیسیون اسلامی ببرن جهادیا نشین سوریه و نیو شرکم تر به لشونا کروجه 10-15 100 کس بکشتن و 10 بکشتن هدی و افشار تمام به افشار بالوکاله یعنی شر روسیا و امریکا دوی بیراواستاندن سر عرض سوریه شر شیعه و سنیه دوی بیراواستن دوی به هفدرا علوی کرد عرب سنی دوی به هفدرا بشین لی پروبلیم او بشار الاسد و رژیم خود خوازن به تنه دسالات خو بپارزن به تنه سر دسالات بن و ائتلاف عربیه سنی دخوازن دبیجن ام پرانی خلق سورینا ام دخوازن همو دسالات تیخن دستخوا سوريا ولاتكي عربة ولاتكي سنية ام دخوازن شريعتي لسوريا اضا بكم بروبليم دفردا دفهم اشكرا بيجن اي باشا رولي نتوي گرتوەکانتیە ئێستا کە پرۆژە ڕژنووسێکی بڕیارێک دراوەتە لەناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکان لەناو نوێنەرانی وڵاتانی ئەندام دەگەڕێتن باس لەوە دەکاتن یارمەتی مرۆوی ڕێگە بە یارمەتی مرۆوی بدە رووسیا کاربەدەستێکی رووسیا دەڵێتن رووسیا ڤیتۆی دەکات چونکی ئەمە بیانوەکە بۆ خۆ تێوەردانی لەشکری باشە د رشنوسا کو هاتیه پیشکرین جالیه اردن و لوکسمبورغ دوردا بحثا هرمن کردا تکرن بحثا عفرین و کوبان و قامش لوجیه کو در هاتی دور پیشکرین کو خارن و آف درمان چما بحثا تنه یرموکی و بحثا حمسه کرن پروبلیم دوردا یا جبو کو امکاربن روسیا راضی بکن دوی ام رشنوسا که وسا پیشنیار بکن کو ترسی خلقیه تنبن لجنیف لاوروف بحثا آسوری سوریانیا دکه بحثا خریستیانا دکه لبریسکری بحثا کسی ناکه لوما دوی ام بیجن سوریا ولات حمو ملت اولین سوریا و دمه اگر تشتکی وسا بکرن مروف دکاره روسیا مجبور بکه هم بخوازن نخوازن حوالبندن روسیا نکینه علوینه درزینه بشک کرده خریستیانن لی امریکا تنه پالپشتا سنیین عرب دکی پالپشتا هلوستا ترکیه دکی پروبلیم دو وردایا دوی ام پالپشتا همین خلق سوریا بکن بەڵێ زۆر سپاس دەکەم بەم جۆرە گەشتینە کۆتایی بەنامەی ئەم هەفتەی ڕەهەندی پێشاتەکان دکتۆر کەماڵ سێدۆ بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ڕێکخراوی گەلانی ژێرگەفە لەگەڵماندای سپاست دەکەم سپاس بۆی وەجی و هەروەها ڕێزدار ئیبراهیم برۆ ئەندامی شاندی ئۆپۆزیسیۆنی سووریا دەگەڵماندا بوو کە ئێستا ئەندامێکە لە شاندی گفتوگۆکار لە گفتوگۆکانی ژنێوی دوو و هەروەها هۆزان ئەفرینی ڕۆژنامەوانی لەگەڵماندا بوو سپاسی هەمووتان دەکەم و بۆ جۆگرتنی ئێوەش. ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.